بەڕێزان ئەوەی ئەمڕۆ دەیبینن پێک هاتووە لە 8 پرۆژەی قوتابیان لە قوتابخانەکانی ناحکومی و حکومیەوە. قوتابیانمان بە چەند قۆناغێک تێپەڕین تا گەیشتە ئەمڕۆ. سەرەتا بە قۆناغی ئۆنلاین کە ئەو پرۆژانەی هەیەە تەقدیمی دەکەن لەوێندا فلتەرێک دەکرێت. دواتر لە قۆناغی پێش کۆتایی هەموو پرۆژەکان ئەوانەی سەرکەوتنیان بەدەست هێناوە دوای قۆناغی ئۆنلاین نمایشی خۆیان دەکەن بۆ ئەوەی بتوانن بگەنە قۆناغی کۆتایی. لە قۆناغی پێش کۆتاییدا 120 پرۆژە بەشدار بوو و خۆشبەختانە 80 لەو پرۆژانە ئەمڕۆ توانیان بگەنە قۆناغی کۆتایی کە ئەمڕۆ پرۆژەکانیان نمایش دەکەن. خۆی لە خۆیدا ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ قوتابیانمان، لەبەرەوە داوایان لێ دەکەین کە هەرگیز کۆڵ نەدەن ئەو ئەنجامە هەرچۆنێک بێ زۆر گرنگ نەبێ بەلایەنەوە. ئەوەی گرنگە کە بتوانن پرۆژەیەک دروست بکەن و خزمەت بە وڵات بکەن و چارەسەرێک بۆ کێشە سەردەمیەکان بدۆستنەوە. کۆمپانیای ڕۆناکی ئێمەی ڕاهێناوە لەوەی کە ساڵانە ئەم کارە گرنگە ئەنجام بدەین و گرنگی ئەم کارە جگەل لە ڕووی زانستی لەوەشدایە کە چاڵاکیەکی هاوبەشە لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتدا بەوەی کە قوتابخانەکانی گشتیش شان بەشانی قوتابخانە تایبەتەکان بەشدارن و دەتوانن بڵێن ئێمەش هەمان ئاستی خوێندنمان هەیە. ئەمە مایە خۆشحاڵی ئێمەیە وەکو وەزارەتی پەروەردە.